بەشێک لە خوێندکارانی 5 زانکۆی ئەهلی ناوچە دابڕێندراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە شاری هەولێر گردبوونەوە و داوایان کرد بە شێوەیەکی فەرمی دان بە بڕوانامەکانیان دابدرێت. ئەوان دەڵێن بڕیارێک لە ئەنجومەنی شوڕای هەرێمی کوردستان بۆ دانپێدانان بە بڕوانامەکانمان دەرچووە، بەڵام وەزارەتی خوێندنی باڵا کار بەو بڕیارە ناکات، لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی نهێنی دانی بە بڕوانامەی چەند کەسێک لە دەرچوانی ئەو زانکۆیانە ناوە. ئێمە بە نوێنەرایەتی نزیکەی 5,000 دەرچووی زانکۆکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم دەکەین. نور، کتاب، حەدبا، قەلەم، ئیمام عەزەم کە چەندین ساڵە بە بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا هەزاران قوتابی کوردی ئەو زانکۆیانە بێبەشکران لە هەژمارکردنی بڕوانامەکانیان لە کاتێکدا بڕیاری ئەنجومەنی شوڕا هەیە بۆ ئەو زانکۆیانە کە بەرزترین دەسەڵاتی یاساییە، بەڵام تا ئێستا وەزارەتی خوێندنی باڵا ئامادە نەبووە کار بە بڕیارەکەی ئەنجومەنی شوڕا بکاتن کە ئەوەش بە تەواوی بانگەشەی ئەوە دەکرێتن بۆ سەروەری یاسا دەخاتە ژێر پرسیارەوە. زۆر کەسێ بۆی کرایە چکە واستە واستەکاری ئێمە فەقیر واستەمان نیە بۆمان نەکرایە. زاداواکارین شاهدەکانمان بۆ تەصدیق بکرێت بۆمان جێبەجێ بکرێت. داوا دەکەین لە وەزیری پرەسیبەکمان پێ برێ، یاسایەکمان پێ برێ، برێ لەسەر ئەو یاسانە ئەو بڕوانامەیان جێبەجێ دەکەین. مۆزەف لە دەرەوەی ئیدارەی هەرێم هەر سەر بە حکومەتی هەرێمە لە دەرەوەی ئیدارەی هەرێم دەوام دەکەن شاهدەی لۆ پەسەند دەکەن، ئەمە لە ناو هەولێر دەوام دەکەین شاهدەمان لۆ پەسەند ناکەین. ئەو خوێندکارانە نوێنەرایەتی 5,000 دەرچووی زانکۆکانی قەڵەم، نور، حەدبا، ئیمام عەزەم و کتابیان دەکرد، بەڵام وەزارەتی خوێندنی باڵا گوێی لە داواکاریەکانیان نەگرت و بەدەمیانەوە نەهات. خوێندکارانی ئەو زانکۆیانەش دەڵێن لە فشارە مەدەنیەکانمان بەردەوام دەبین تا ئەو کاتەی وەزارەتی خوێندنی باڵا دان بە بڕوانامەکانمان دادەنێت. ساڵە 2011 ئەم چۆنە ئەمری وەزارەتی ئەمری وەزارەتی مە هەی ئەمری وەزارەتی ئەم چۆنە مەخواند الفان كلية أهلي أف كليتان كتاب ونور وحدباء وقلم أف كليتان على أساس محترفا به شلاي وزارة التعليم العالية كردستان ومحترفا به أم شون بيشتي 4 سال مخواندي ما مصرف أكي كري ما مشون مخواندي ما شهادة خميناتي سارة 2015 أم الكورس دوي بين وزارة أمرك درخست أمرك درخست كوف كليتان كلية حدباء ونور وكتاب وقلم مع اعترافي بينا كان سر شيء أساسي سر أساسي كي أدبيجم سر أساسي كي مادي سر أساسي كي ظلم وبهتان سرجدان. إما بحرمتي ما بيكراو بحرمتي برامبر بياسا كراوا وياسا بركاركاني أولات زيبزين ناكلين. أوي أسا برامبر إما كراوا براسي بقانونية وبحرمتي برامبر بياسا. أول جراسي هم خوب بيشان دانيت كين. جورا چهاری هم مثلا دانه وزارت گیری وزیر خو شخصی متگرانیش نخواری وزیر بریاری عمدن جبهه ناکتن. زانکۆکانی قەڵەم، نور، حەدبا، ئیمام عەزەم و کتاب لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دانیان پێدانراوە، بەڵام وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەرێم دان بە بڕوانامەی ئەو خوێندکارانە دانانێت کە لەو زانکۆیانە خوێندنیان تەواو کردووە. ئەوە لە کاتێکدا بە هەزاران هاوڵاتی دانیشتووی هەرێم بڕوانامەیان لەو زانکۆیانە بەدەست هێنا و پارەیەکی زۆریشیان سرف کردووە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.